بێگومان ینی بە بەرنامە مەسەلەن پارتی دموکراتی کوردستان کۆمەڵێک لایەنی دەرکردووە لەوەی کە بەرپرسیارەتی دۆخەکە هەڵبگرن، ینی ئەوە بەرپرسیارەتی خۆیانە کەوایان کردووە لایەنەکانی تر دەسەڵاتیان نەبێ بۆ چارەسەرکردنی دۆخەکە. دەمەوێت ڕاشکاوانە قسە بکەم لەو بارەوە، ینی ئێستاش کە لە هەندێک باڵێن لایەنەکان لە ناحکوومەتن بەس تەنیا گۆڕان نەماوە لە ناحکوومەت، مەسەلەی قۆرەخکاری، مەسەلەی ناشەفافیەت، هەموو کێشە و گرفتەکانی تر لە ناو حکومڕانی لە ناحکوومەتدا بوونی هەیە. ینی من پێم وانییە بە کشانەوەی ئەو حزبانە قۆرەخکاریەکە زیاتر بێ، ینی ئێستا ئێمە لە چلەپۆپەی قۆرەخکاری داین. دەتوانم بڵێم ئاستی بەشداری ئەو لایەنانە لە ئاستی بەشداری با بڵێن میوانێکە بەڕاست لێت ناشارمەوە بەداخەوە، ینی بەو شێوەیە کە لایەنەکانی تر تا ئێستا شەریکی حەقیقی نین بەڵکو میوانن لە ناحکوومەتدا.